نیشتمان فەتاحیم لە شاری مەریوان و کاری دەستیەکەم کارەکەم زیوەری سنەتیە زیوەری دەسازی سنەتی چەند ساڵە خەریک ئەم کارمە زۆر حەزمە کرد بیناسیێنم بە خەڵکی ئەگرا و خەڵکی ئەگراش ئاشناکەم بە فەرهەنگ و کاری دەستی ئێرانی مەتریاڵی کارەکەم بەردی ئەسڵیە زەنجیرە و شتای تەبیعی وەک هەناری تەبیعی کاری ڕەزینیە مەفتولە برنجیە ئەسڵی پایەکارەکانیشم مس و برنجەیە ئەلیاژێکی تر وەک فافۆنی تێکڵاو کراوە کە لە ڕەختەگەریە ڕەحەت قاڵب بگرێت جوان قاڵب بگرێت دوای زاخە و ڕۆنزی دراوەتەوە ڕەنگی سابتە و شتێکی زۆر ماندگار و جوانە جیاواز لە کارە چینی و کارخانەیە وەڵا هەنار یان ئستفادەکردن لە شتێکی تەبیعی هەر زووتر بووە بەڵام بە کزی ئەو بەرجستە نەبووە کە خەڵک ببینێت و یانێ بە زۆری ئستفادەی لێ بکەن منیش بۆ نمایشگاکان زۆر لەم هەنارەی ئستفادەیەکەم کە شتێکی سروشتی و تەبیعی و زینووە کە چەندێک کارەکانم زینووە و بەقۆڵ مشتریەکان ێژن بانگمان لێ کات کە بینی ناو غرفەکە ئەم هەناریشە دقیقەن واتە بەکاربردنی شتی زینوو لە ناو کاری دەستیە هەر شتی تەبیعیە لە ڕێگەی ئەم کارۆ هەر بە تایبەتی جۆرێک کارم کردووە بە سەریانۆ کە بە کەلتور و فەرهەنگی کوردەواری بخوات ئەگەر دانێک فارس دانێ لۆر تورک یا ئازەری بێت تەماشام کارانە کات زۆر زوو بە زوویتی ئەگات کە ئەم کارانە بە تایبەت بۆ کورد کراوە بۆ جلی کوردی و بۆ فەرهەنگی کوردی کراوە شەهدیە نادریم لە شاری پاوە بەشداری پێشانگاکەی گەرمیانم کردووە ئیشەکانی ئێمە زۆربیان ئیشی دەستی و ئیشی چتانێکین کە کەلتورین و لە نەتە زمانی کۆنا بەکار هاتووە هەروانە کە خۆتان ئەبینن پەردەمان هەیە ئاوێنەمان هەیە ملوانکەی مێخەک و شمڕ و ئەمانە بابەتەکانمانە کڵاو و فێس و ئەم جۆرە بابەتانە شتانێکە هاوردومان و بەشداری پێشانگاکەمان کردووە ئێمە تقریبەن گروپێکین بەیەکەوە هەروکە کە لە گەرمیان و لە کوردستانی عێراقەوە کە پێشانگایە ئەکرێتەوە یەکتر ئاگادارەکەین و ئەکسەرەن هەر بەیەکەوە پێمانە بەستێن و تێن بەشداری پێهینەکانەکەین پێشانگاکانەکەن من ئەمە تقریبەن ماوەی 4 ساڵە ئەم ئیشەکەم لە ئێرانی شۆخۆم دوکانم هەیە و گروپێکین بەیەکۆم شتانە دروست دەکەین و هەر لەوێ و هەر لێرای شارزەیان دەکەین بۆ فرۆشتن بەڵام لێرا شتێکە بەلای منۆ سەرنجڕاکێشە وا بیرەکەنەوە کە ژن ئەبێ ئیش نەکات ئیشی دەرەوەی ماڵ نەکات هەر زۆربێ مشتریەکان کە تێن ئەڵێن بە نوعی حەز و هین ئەڵێن کە ژنی ئێرا کار ناکات نازانیم ڕۆ حتا من تەک یەکێ لە مشتریەکانمان قسەی زۆرمان لەسەر کرد وەک شەیئێ بە تواشای ژنەکەن من زۆر بەلامۆ ناخۆش بوو حتا تەک ژنەکەیشیا قسەم کرد وتم بۆ وانە ئیجازە دەن کە وانە سێری ژنکەن ئەبێ من کە پارە دەرتێن نموینەکەم لازم ناکە ئەو ئیش و کار کات بەڵام ئەوێنی لەوانەیە ژیانێک هەر بەڕاستە ناڕواتە بەرەوەی نیشتانێت هێتە بەرەوە ئەو پیاوە نەتوانێت ئەو خزمەتگوزاریە کە بوویەتی بۆ ئەو ژنە بیکات و لە سەردەمێکا کە ئەو ژنە ئەکەوێتە ناوی تەنگیەک و ناوی نازانم بڵێم بە چۆن بە زمانەکەیەوە بێژم ئەکەوێتە ناوی مشکلاتێکە کەسێ نییە بەدەمیەوە بێ ئەو کاتەشتر درەنگ بووە کە ئەو ژنە بێژە با من ئیشە دەست بکەم و کارێکم ئێمە ئیسە بڵێم زۆربەی ژنەکان حتا ئەوانیشە کە بڵێم احتیاجی مادیان نییە هەر ئیشەکەن لە ماڵەوە ئەگەر نەتوان بێن لە دەریشۆ ئیشکەن هەر لە ماڵەوە لە پاڵی ئەوە کە کاری مەتبەخ و مناڵ و ماڵداریەکەن خۆیان بە ئیشێکی دەستی سەرگەرمەکەن لەوانەیە حتا پارێکیشی نەبێ بەڵام هەر بە حەزی خۆیان حەزی لێەکەن کە کارێک بکەن کە مەجالێکیان بۆ خۆیان هەبێت لەوانەیە کە کارکردن فقط پارە دەرهاوردن نەبێت من لەوانەیە ژن خۆی لە ناو کارەکە خۆی ئەدۆزێتەوە ئەو هەستو ئاواتوانی خۆی ئەدۆزێتەوە من ئەوە فرەتر بەلامە خۆشە من ئەگەر لە من نەکەن و بە گوێ ئەم خۆشکە بچووکە خۆیانە ئەکەن کاتێک بۆ خۆیان دانێن ئەگەر ئیشیش ناکەن کتێب بخوێنەوە ئەگەر ئیشیش ناکەن مۆسیقای یاد بگرن ئەگەر نازانم هەر با کاتێکیان ببێت و مەجالێکیان بێ بۆ خۆیان
من وایە بیری لێەکەمەوە ئەویش بەخاس دەزانم کە ئەو کارەیانە کرد توانایی و هێزیان زۆرترە بێ بۆ ئەو کارەکانی تریان کە لە ماڵەوەیەکەن بۆ تربیەت مناڵەکانیان بۆ بەڕێوەبردننی کاری مەتبەخیان بە قووەتر بن.